بینەرانی بەڕێز و کاتتان باش بە خێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. لەم بەشەی بەرنامەکەماندا تیشک دەخینە سەر مەسەلەی ئەنفال. مەسەلەی ئەنفال هەڵمەتێک بوو کە لەلایەن ڕژیمی سەدام حوسێنەوە حیزبی بەحسی ئەو کات 33 ساڵ لەمەوبەر ئەنجام دراو بە پێی ئامار 182,000 کورد بێسەر و شوێن چوون و لە نێو کۆمەڵەکاندا جیانیان لەدەستان. لە ماوەی ئەو 33 ساڵەدا تا ئێستادا خۆات چه هەوڵێک دراوە بۆ ئەوەی کە ئەم گۆڕە بە کۆمەڵانە هەڵبدرێنەوە، قوربانیەکان بناسرێن، ئەو کەسانی کە تاوانبارن بناسرێن و بەگشتی بۆ بنەماڵەی قوربانیان تا ئێستا چ کراوە، چ لە نێو خۆی کوردستان لەلایەن حکوومەتی هەریمەوە و چی لە دەرەوە لەلایەن ڕێکخراوەکانی نێونەتەوەییەوە. بۆ ئەم پرسە دوو میوانمان هەیە کە هەردووچیان لە بنەماڵەی قوربانیانی ئەنفالن. بەختیار مەحموود لە هەمان کاتدا لە ڕێکخراوی داکۆچی لە پرسی ئەنفالدا کار دەکات و کاگالی مەحمودیش کە تا ئێستا لە چەندین ڕێکخراودا تێکۆشانی هەبوو ئێستا لە دەرەوە لەگەڵمانە ویچەلاکی مەسەلەی ژێنۆسایدە. سپاسی ئامادەبوونی هەردوو گلاتە دەکەم. کاک بەختیار لە بەڕێستانەوە دەست پێ دەکەم، ئێوە وەکو بنەماڵەی قوربانی ئەنفال دیارە ئەو کات وێ دەچێت بەڕێستان تەمەنێکی زۆرتان نەبوو بێت. ئەگەر بۆ باس بکەیت کات چت وە بیر دێت لە مەسەلەی ئەنفال؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. دیارە من تاقانەی ئەنفالم، یعنی تاقانەکانی ئەنفال لە ناو کەسوکاری ئەنفالە تاقانەکانی ئەنفال پشکی شێرمان بەرکەوتە لەوەی کە لە خانەوادەمان تەنیا خۆمان دەرچوونە، ڕێژەیشمان ڕێژەیەکی دیاریکراوە بە پێی و ئامارەی کردومانە. من تەمەنم 3 ساڵ و 9 مانگ بوو، لەبەرەوەی تەمەنم زۆر بچووک بوو، اینجا ڕووداوەکانی زۆر ناخۆش بوون، شتێکی زۆر کەمم بیر دێت، یعنی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم شتێوان بیر نایەت، چونکە بۆ خۆی ئەو ڕووداوە ناخۆشانە هەر بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن لە ڕووی دەرونیەوە لەبەر ئەوەی کە ئەبێتە مای هەست بریندارکردنی مرۆڤ، بۆیە ئەو شتانە کەمتر لە بیر و هزری مرۆڤە ئەمێنێتەوە. من تەمەنم 3 ساڵ و نیو بوو، هەموو خانەوادەکەم لەدەستدا. لە خانەوادەی ئێمە 17 کەسمان بەر ئەو شاڵەوە نامرۆڤانەیە کەوت کە باوکم و دایکم و دوو برام بوو، مامەم لەگەڵ ئامۆزاکانم لەگەڵ کورزاکانم، ئەمانە 17 کەس، یعنی باپیرەی من تەنیا نەوەکانی 17 کەسمان بەر ئەو شاڵاوە کەوت لەبەر ئەوەی ئەو کاتە ئێمە لە لادەیەک بووین لە ناو چەی گەرمیانە و بەر ئەو شاڵاوە کەوتین. هەموو ئەو کەسوکاری منە بوونە قوربانی، بە تەنیا خۆم دەرچووم لە دوای قۆناغی ئەنفالیشەوە بە قۆناغێکی زۆر سەختا تێپەڕین، چونکە لە دوای مەرگە ساتی ئەنفال ئێمەی تاقانەکان تەنیا خۆمان ماینەوە، هەر ماوەی لە ماڵێکە ژیان تا ڕاپەڕینی 1991 دەسەڵاتی بەعس و جاشە خۆفرۆشەکان هەر هەڕەشە بوون لە سەرمان، ئەترسان لەوەی کە ئاشکرا بین و ئێمەش بە دەردی کەسوکارەکانمان بچین. بۆیە چەند باس لەو تاوانە بکەی هەر تەواو نابێت، چەند چیرۆکەکانی باز بکەی نازانم لەکوێوە دەست پێ بکەین. حەزەکەم بەبێ پرسیارەکان ئێوە وەڵام دەمەوە. زۆر سپاس کاک بەختیار. کاگالی ئەگە بەرەزیشتان باس بکەی کە ئەو کات ڕەنگە تۆزێک بەڕێستان تەمەنتان ڕێک لەسەرتر بێت، بەڵام ئەگەر باس بکەیت چ دوێ دێت لە ئەنفال ڕاست؟ سەرەتا ڕێز و حرمەتم بۆ ئێوە و بۆ کاکە بەختیار و بۆ هەموو بینەرانی خۆشەویست و گوێگرانی ئازیزە. من ئەو کاتە پێشمەرگە بووم، سوتفە نیمەڕۆکەی لە ناوچەی ئەنفالی 4 کە کاتی ئەنفالی ناوچەی گەرمیان بوو، خەڵکەکە و پێشمەرگەی و منطقەی هەموو هاتنە منطقەی ئێمە. ئیتر ئەو خەڵکە ئەهات و ئەچوو خەبەر ئەهات لە شارەوە کە خەڵک دەرباز بێت، نازانم چی خەڵک بەملا ئەهات، یعنی وەزعەکە بەڵام هەر خەڵک ئیش و کاری تایبەتی خۆیان نەکرد، کشت و کاڵیانە کرد، مەڕوو گیانداریانە کرد، تا ڕۆژێک بزە بە 3:05 بەیانەکەی لە گوندی گۆفتەپە بووین کە سەعات 4 کیمەباران کرا، خەڵکێکی زۆر تیا بۆ بە قوربانی و ڕۆژی دوای بریندارەکانی شەمۆی گرتران و ئەنفال کران و بێسەرشان کران. لە دوای هەڵەبجە زۆرترین قوربانی لە گوندی گۆفتەپە بوو، دوای هەڵەبجە لە ئاستی کوردستان، تەنان لە ئاستی شاری سەردەشتیش. نیمەڕۆکەی چوینە گوندێکەوە ناوی سەرچنار بوو، ویتر لە مزگەوتەکە دانیشتە بووین، پێشمەرگەی 2-3 حیزب لەو مزگەوتە بوو، گوندەکە گوندێکی ئاغانشین بوو. ئێمەش وەک ئەڵێ هەڵگەری بیر و باوەڕی چینی کرێکار و جوتیار بووین،
بەڵام ئەو ڕۆژە کرێکار و جوتیار و ئاغا و دەرەبەک هیچ فەرقێکی نەما ئێمە نەجاتمان بوو بەڵام هەموو ئەو خەڵکی ئەو گوندە هەموو ئەنفالکران ئێوارەکەی چوین عسرەکەی چوینە گوندێ ناوی جەلەمۆرد بوو دانیشت بووین من لە دەرەوەی گوند خەریک کتێب خوێندنەوە بوو کاتێک مزانی گوندی گۆبتەبە کیمیاباران کرا شەوەکە لەو دێماینەوە بزەبت من لە ماڵێکا بووم کوڕێ برادرم لە کاتی قوتابەتیە پێکەوە بووین بەیانی سعات 5 من هەستام ناوچەوانی ماچ کرد بەوەی کەوا چارەنووسی ئێمە نادیارە چارەنووسی ئەو ئاشکرایە ئیتر ئێمە دەرچوینە دەرەوە خەڵک پیرێژن وها بوو تەشتەکوڵی دەرکرد بوو خەڵک دەست مناڵەکانی گرت بوو خواردنیان دەرکرد بوو هەبوو مەڕە و مانگا و گوێرەکانی پێشخۆیدا بوو ئیتر خەڵکەکە هێشتا ئومێدی بەژیان مابوو ئێمە مەفرەزێک چوینە سەر چیای خاڵخاڵان بە دوو بوو لە ئارپیجیەوە بەڵام چیایەکی نیمچە تقریبەن 800-900 مەترێ بەرز و ڕوتەن بوو هیچمان دابەزینە خوارەوە هیچ لەو ناوە حکومەتی جوڵەیەکی نەبوو سیرمان کرد لە جاشەکان لە چەمچەماڵەوە هاتن لە بەرچاوی ئێمە تەواو یعنی دەتوانم بڵێم و کاک بەختیار گوتی هەموو شۆفرلێت و بەرازیلی سوور پێش سوپای عێراق کەوتبوون حتا ڕسمەکەی نەزار خەزەرجی ماوە لە گۆبتەپە ئەو ئۆتۆمبیل ئەگەر بێت و دقەتی دەی لێکۆڵنەوەردی لەسەر بکەی هەموو سیارانەی لە پشتیەوەن سیارەی مەدەنین هەموو هینجاشەکان بوون ئەوان پێشکەوتن تاڵانی بوو ئەوان خەڵکیان لەم کون و لەو کونە دۆزیەوە ئێمە ماینەوە شەوەکەی کەوتینە ڕێ من پێشمەرگەی حیزبی شەوی بووم بۆ ئاگاداری دەو کاتە ئێمە کەوتینە ڕێ چوینە سەر نزیک جادەی کەرکووک سلێمانی لە ئێمە فرەزەیەکمان بەڕێ کرد ئێمە 8 کەس ماینەوە 8 کەس ماینەوەکو لە ناو جەرگەی هێزەکانی حکوومەت من چەند برادێکم لەگەڵا بوو یەکێ لەوانە مەسئولەکەمان هیوا ڕەش بوو کوڕێکی عەرەبمان لەگەڵا بوو ناوی عەمار بوو هاوڕێ عەمار خەڵکی بەغدا بوو قاسم حاکم وریا جەماڵ کرێکار ئاسۆ ئەمانە ماینەوە و سێر میێوانیشمان لەگەڵا بووین دەشتی هەولێر بوون ماینەوە ئەو ڕۆژە چوینە کونە کەمتیارێک وەکو کونە کەمتیار وا بوو لە تەنیشت چەمچەماڵ شاری چەمچەماڵ ینی ئابلوقەی لە 21 قۆڵە هجومی کردووە منتقێمە لە 21 قۆڵە هجوم کرابوو جگە لە کۆپتەر لە ئاسمان بوو بڕیمان چوینە دەرەوەی ئابلوقەکە شوێنێ بۆڵە حکوومەت هاتە دیار سەرمان بزەبت شەو چوینە ژوورەوە شوێنەکە گەرم و بەیانیاست احتیادی و بەیانیێستان ژێرمان گشتی ئاو بوو بزن مژەکی هاتووە بان سەر من خوات خاسەش سوپای عێراقیش دەبان سەرمان بوو نزیکمان بوو یعنی ئەوەندەی لە بزن مژەکە ترسام لە قوات خاسەکان ناترسام ئەو ڕۆژە دەرچوین بە عەسر کە قواتەکە کشایە مەش دەرچوین چوینە دەیەکەوە بۆی بەدوای خواردن و شتا بگەڕین کۆمەڵی خەڵکی فیرار لێ بوو ئەوانە لە چەمچەماڵ ڕێککەوت خەڵکی گوڵمکەوە بوون ڕێککەوتبوون کە ئەو کوڕە عەرەبەی لەگەڵ ئێمەیان بۆ بەرن تەسلیم کەنەوە لە بەرامبەر حکوومەت لیان خۆش بێت یعنی مەعمەلیان پێشتر کرده بوو بەداخەوە دوایی بەشی زۆریان هەپاکران درێژەی پێدەدەی با بسمە لای کاک بەختیاری کاک بەختیار ئەو ئەنفالە کە دڵی تەمە دەوری 3 ساڵەوانە بۆ باش لەبینێ ئەوەندەی کە بزانی ئەمە لە یەک ڕۆژدا ئەنجام درا و لە هەمان کاتدا ئەگەر بۆیان باسکردبی لەو گوندە ئێوە تەنیا ڕوویدا یا گوندەکانی دەور و بەریشی گرتەوە یان لە شار بوو تاوانی جینۆسیدیان تاوانی بەردنەوە بۆ تاوانەگرن 8 قۆناغ 6 ناوچەی جوگرافیە جیاوازی گرتەوە سەرەتا لە دۆڵی جاپایەتیەوە دەست پێگا ئەنفالی یەکیان قۆناغیە کە لە تقریبا 22,1980 لەوێەوە دەست پێکا قۆناغی هەشتەم لە بادینان کۆتای پێدێکە لە مانگی ئەیلول کۆتای پێدێ ئەمە بەرنامە بۆ داڕێژرا بوو سەردەمە بوون خەڵکەکەیان ڕازی نەبوون بە دەسڵاتی بەعس یعنی چۆن بڵێ ئەو خەڵکانە هەموو شتێکیان ڕەت کردووە لە بەرامبەر ئازادیە بەش بژێویەکی زۆر سادە بەڵام ئازادی لە بەرامبەر ئازادیە بۆیە ئەو گوندەی ئێمەشکە ئەکەوێتە ناوچەی داودەوە ئەکەوێتە قوڵایی گەرمیانەوە سەرجەم گوند نشینەکان بەرکەوتن یعنی ئێمە چەند گوندێکی کەم ئێسا ئەمساڵ من سەرژمێریەکم کردووە چەند گوندێکی کەم 3281 قوربانی جینۆسایدمان
دێمان هەیە تەنیا یەک دێ 345 قوربانی تایە دێگان ئێمە بچووک بوون بەڵام لەبەر ئەوەی کە خەڵکی ئەو ناوچانە خەڵکێکی ئازادی خواز بوون ژیانی ژێردەستەیان پێ قبول نەبوو ژێردەستەی بەواتای ببنە جاش ببنە باسی ببنە مەفرەزە خاصە ببنە دار و دەستی ئەو ڕژێمە دیکتاتۆرە بۆیە ڕەت کردووە ئەویان کردووە دیەکان ئێمە بچووک بوو بەڵام قوربانەکانمان زۆر زۆرە ئەو بەتایبەت قۆناغی سێ باز بکەین کە گەرمیانی گرتەوە لە حوتی سێ دەست پێکە تا لە حوتی چوار دەست پێکە ببورن هەتا بیسی چوار یعنی ماوەی تقریبان 14 ڕۆژێک بەردەوام بوو ئەو جینۆسایدە دیەکان دێ بەدێ سەرەتار وەکو کەعەلی وتی هێزی زەمینی هێزی ئاسمانی عێراق لەگەڵ جاشەکانە ینی بڕوا بکە جاشەکان لە هەموو میحوەرەکانەوە پێش سوپای عێراق کەوتوبوو سەرۆکی جاشەکان مەفرەزە خاسەکان هەموو ئەوانە سەرەتا بە هێرشی تۆپ و تۆپی دوورهاوژ و ئەوانە هێرشیان هێنایە سەر گوندنشینەکان ئەو خەڵکانەش بێبەرگری بوون بێچەک بوون ناچار بوون خۆیان ڕادەستکەن هەرچەند ئێمە بڕوامانەوە بوو کە حکوومەتی عێراقی چەند ڕندەیە چەند خوێن مژە چەند دیکتاتۆرە بەڵام بەو پێی گەرمیان هاوسنوور نەبوو لەگەڵ ئێران بچنە ئێرانەوە هاوسنوور نەبوو لەگەڵ با بڵێن تورکیا ینی ناچار هەر بەس خۆ ڕادەستکردن بووی تر هیچ ئومێدێکی تر نەبوو بۆیە ئەو گوندانەی ئێمە زیاتر با بڵێن تەسلیم بوون لە کۆڵی دووس خورماتووەوە چوونە دووس خورماتوو لەوێ کۆبوونەوە نزیکەی 4-5 هزار مرۆڤ ئەبوون لەو سەردەمە خۆیان ڕادەست کردووە دوای ئەو ماوەی کە هەموو لادیەکانیان ڕوخان خەڵکەکەیان ناچار کرد کە خۆیان ڕادەست بکەن بێنە شارەکانەوە لە شارەکان جاشەکانیان بڵاوە پێکرد لەناو هەموو شارەکانە ئەگەر لە ماڵێکە ئەنفالێکیان ئەوانەی کە لە لادیەکانەوە هاتن بگیرێت ئەو ماڵەشی پێوە ئەنفالەکرێ ئەم ترس و دڵە ڕاوکیان بڵاو کردەوە ناچار بوون هیچ ماڵێت تەنانەت خزمە نزیکەکانیش هیچ کەس لە خۆ نەگرێت تەنیا چار ئەوە بوو کە تەسلیم بیت و ناو خۆت بنووسیت لای سەرانی ڕژێم ئەوان هەمویان کۆ کردەوە لە مەرکەز شەبابەکەی دووس خورماتوو و لەوێشەوە دەستیان کردە گواستنەوەی ئەو خەڵکە بۆ تکریت وە لە تکریتیشەوە ئیتر دەستیان کردەوە جیاکردنەوەی گەنجەکان چونکە من داپیر و باپیرم لە ئەنفال لە نوگرە سەلمان گەڕانەوە ئەمانەی باسیەکەم ئەمە سەرگوزشتەی ئەوانە لە تکریت گەنجیان جیا کردەوە هەر لەوێ دەستیان کردە جینۆسایدکردنی گەنجەکان لەبەرەوە لە دوای پرۆسەی ئازادی لە سلسلەی حەمرینا گۆڕێکی بە کۆمەڵ بینرایەوە 100 ئەوانەی دووس خورماتوو بوون کە لە مەرکەز شەبابەکەی دووس خورماتووە بۆ یەکەم جار ڕاپێکی زیندانەکانی تکریت کریان هەر لەوێ گەنجەکانیان جینۆساید کرد بەشێ لە ژن و مناڵەکانیشیان جینۆساید کرد لەوێ خەڵکەکانیان جیا کردەوە گەنجەکان بەجیا پیر بەجیا مناڵ بەجیا دوای ئەوەی کە گواستنیانەوە بۆ نوگرە سەلمان بەڵام هەر لە تکری دەستیان کردە جینۆسایدکردنەوە خەڵکە گۆڕە بە کۆمەڵەکانی سلسلەی حەمرین کە ئەکەوێتە بین دووس خورماتوو تکریتەوە ئەوە بەڵگەیە لەوەی کە هەر ئەو خەڵکە لەو ڕێگەیە جینۆساید کردیان گۆڕی بە کۆمەڵمان بینیەوە لە بین دووس خورماتوو سلاحەدینە کاک بەختیار بابێم و بەڕستان وە خۆت ئاماژت پێکرد ئەو کات ئێوە پێشمەرگە بوون چۆنە ئێوە لە بەرامبەرەوە هێرشەیدا بربەرەکانیتان نەکرد یان هەڵوێستان بەڵێ وەکو عرستم کرد بڕیار بوو دیارە منە پێشمەرگێکی بەسیت بوو بەڵام بڕیار بوو مقاومە بکرد بەڵام وەکو گوتم ئێوارە بە کیمیاوی لێیدا و کە بە کیمیاوی لێیدا ئیتر ئەو ناوچەیە ئێمە شەر وەکو ناوچەکانی کاک بەختیار باسی کرد نەختێ باشترە لەو ناوچەیە و لەو کاتەیە زێی پردێش کرابەوە بەردرابەوە حکومەت زیەکەی بە هەموو توانیان بەردا تەنانەت خەڵک ناتوانیان بەروبەری ئاوەکەش بکات ئیتر کە کیمیاوی لێیدا خەڵکە ورەی ڕوخە ئەو خەڵکە گشتی لە گۆپتەپەین بوو ئەو دێی من بۆتم باس کرد ئاخر دەقە لەوێ بووم 485 کەسیان ئەنفال کرد ینی دوای هەڵەبجە زۆرترین قوربانی جینۆساید لەو دێ درراوە هەمووی گرترایتر پێشمەرگە ئێمە ویستمان ناڵم چوینە سەر شاخەکە خاڵخاڵان بەڵام هیچ بەرگریە نەکرات چونکە ناوچەیەکی جوگرافیایی بچووک تقریبا 4000 کیلۆمەتر لە 21 قۆڵەوە هجومی وەکەن زیاتر لە 100,000 کەس بێتە ئەوێ لە شوێنێک کە شوێنێکی استراتیجی نەبێت وەک پشتت نەبێت و تەپۆلکەکانی هەمووی چەند سەد مەترێک ئەگەر چەند تەپۆلکەیەک و ئینێکی لێبێت شوێنێکی وانە بوو و پێشمەرگەش ورەی ڕووخا
ئەوەی کە پێشبینی دەکرا پێشمەرگەکانی یەکێتی و حیزبی شوویی مقاومە بکەن لەبەرەوەی هێزەکانی تر لەو ناوە هێزێکی وایان نەبوو ئەو کاتە بۆ ئەو زروفە ئەوانیش بەرگریان نەکرد لەبەرەوەی وەکو گوتم ئێوارەکەی کیمیاوی لێدا کە کیمیاوی لێدا لە 21 قۆڵیشەوە هێرش کرا و بە تیارە بەردەوام ڕەمی دەکرد کۆپتەر بە دیار سەرەوە بوو و پێشمەرگە لە شوێنەکان تریش پێشمەرگەکانی یەکێتی ماندی بوون لە سەرگەڵ و بەرگەڵ و زربەیان خواردبوو لە ناوچەی وڵاخلو و ناوچانە لەوانەیە بە شارەزابن شکستیان خواردبوو لە ناوچەی سێ ئەنفالی پێشی شکستی گەورە خورا بوو و ئەو خەڵکەش کە لە گەرمیانەوە هاتبوون بۆ ئێرە دوای ئەو شکستە هاتبوو نەوێ ئەوانی ژێکجاری وڕێ خەڵکیان ڕوخان یعنی ئەوان دەیانەوت هەمووش دێتەواو ئیتر نەکرا بەرگری نەکرا لەو شوێنانەی ئێمە لێبووین هیچ بەرەو ڕووبوونەوە ڕووی نەدا کە لەشکرەکەش کە پێشمەرگە تێکشکە ئیتر بەرگری نەکرا ئێمە ماینەوە لەوێ 2 مانگ 3 مانگ دوای ئەنفالی چواریش من لەو منطقەیە ماینەوە بە خۆمان شاد بۆ تەمان مەفرەزەیەکی بچکۆلانە بووین 11 کەس بووین ئیتر هەر لەو ناوچەیە ماینەوە یعنی ئەو دیانە جاشەکان کون بە کون بە دوای خەڵکەکە ئاگەڕان ئەو خەڵکانە لە شوێنی وا تەقەتا خۆیان شاردبووە ئەوانە چون دەریان نیان دێنا هەندێک جار درویانە کردیانە گول لێبوردن دەرچوو وەرن دەرچنە دەرەوە خەڵکیان هەم بە درۆ هەم بە چاوساقی بە هەموو شوێک ئەو خەڵکانەدایە دەسەوە من حەزم کرد تەنێشتت پێ بڵێم ئەنفال 197 ڕۆژی خایاند کاک بەختیار لە بیری چی وەڵام داتەوە ئەو 197 ڕۆژی خایاند ئەو 197 ڕۆژە لە 23 دووەوە دەست پێکرد تا 6 بە لێبوردنێکی گشتی کۆتایی پێهات لەو ماوەیە کاک بەختیاوتی لە 6 ناوچە جوگرافیایی جیاجیا بەڵام بە 8 قۆناغ ئیتر ئەو هەبوو ناوچەی ئێمەش ئەو ناوچەی کە باسێکم ئێمەش دووەم قوربانی ئەنفالین یعنی لە دوای ناوچەی گەرمیان کە ئەوش بەشێکە لە ناوچەی کەرکووک هەم ناوچەی گەرمیان هەم ناوچەی شوان و شێخزەنی هەردووچی دەوروبەری کەرکووکن لە ڕووی جوگرافیاوە بەشێکن لە کەرکووک زۆرترین قوربانی ئەنفال لە کوردنشینانی ناوچەی کەرکووک بوون وە خاڵێکی تر کە گرنگە باز بکرێت ئەوەیە کە ئێمە ئەنفال کراین ناوچەکانمان تەنانەت ئەو ئۆردوگا زۆرە ملیانەشی حیزبی بە ئەسوۆمانی دروست کردبوو لە ناوچەی خۆمان نەبوو ناوچەی کەرکووک هیچ ئۆردوگایەکی لێ دروست نەکرا ناوچەی دووس هیچ ئۆردوگایەکی لێ دروست نەکرا هەموو ئۆردوگاکان کە دوای بوونە ئۆردوگای زۆرە ملێن بۆ نیشتەجێ بوون یان لە شاری سلێمانی بوون یان لە شاری هەولێر بوون خاڵێکی دیکە ئەمەیە لە ڕێ بەرنامەکەیەوە ئاماژەی پێ بدەم ئێمە تا ئێستا لیستێکمانەیە بۆ تاوانبارانی ئەنفال 423 کەسە بەڵام شتێکمان لەبیر چووە لەم ڕۆژەدا ئاگادار بوو لەوانەیەوەش ئاگادار بنێشێ لە نازیستەکان لە ئەمریکا عمری 95 ساڵ زیاتر 97 ساڵ بوو درایەوە بە ئەڵمانیا لەبەرەوەی سەرباز بۆ لە زیندانەیەکی نازیەکان کە بۆ ئەو ئۆردوگانەی بۆ جوولەکانیان کردبوو ئێمە ئەو ئۆردوگانەی کە ئەنفالەکانمانی تیا بوو وەکو کاک بەختیار گوتی دووز و تۆڤزاوە و دووبس و ئەمانە سەدان کەس لەوێ ئیشی کردو من لەم ڕۆژانە چاپێکەوتنێکم کرد لەگەڵ یەکێک کەسی ئەستێرە لەبان شانێتی لەو تەنانەت بەرپرسیارەتیشی هەبوو ئەمنیش بووە لەو ئۆردوگایانە یەکێ لەو خاڵانەی کە زۆر ئیلحاحم کرد و زەختم لێ کرد کە باسی بکات ئەویش ئەوەیە ئایا تۆ لەوێ لە حاڵەتی پەیوەندیە بوویتە لە نێوان ئەو دوو ئۆردوگایە واتە تەنسیقی ئەوێ کرد حتا خۆی لێمە شادەوە کە ئێگوت من مانگی سێ لێوە نەقبمە بەڵام مانگی سێ یەک ئەنفالیش نەگەیشتۆتە تۆڤزاوە نەک دووبس لە مانگی چوار ئێمە کە سوپارەکانمان گیراوە لەبەرەوەی لە ئەنفالی یەکە خەڵکەکە چووە سنووری ئێران و خەڵکە ڕۆی و گرتن نەبووە لە ئەنفالی دووشە لە ئەوە لەکەی نەبووە ئەوەی کە دەستی پێکرد لە مانگی چوارەوە کە سوپارەکانمان گیراوە چەندێک زەختم لێ کرد کاکە تۆ ئەی چۆنە بێت تۆ سێ نەزمە لەبان شانت بووە نوێنەری ئەمن بوویتە لەوێ بەرپرسی ئامار بوویتە بەرپرسی پەیوەندەکانی نێوان ئەو دوو ئۆردوگای بوویتە چۆن کەسێک ناناسێ وت کەس ناناسم مەبەستم لەوەیە ئەوانەی لەو ئۆردوگایانە بوونە سەربازەکان ئەمنەکان پۆلیسەکان هەر کەسێک تەنانەت ئەوانەی لەو هەر تاوانباران هەر ئەوانە نین کە جاش بوون و پێشکەوتن و ئێستا ئێمەوانە ناسین بە پێی بڕیارێکی حیزبی بەعس کە لەم ڕۆژانە بڵاوم کردەوە هەموو جاشەکان بەشداریان لە ئەنفالا کردووە لەبەر ئەوەی لە ماوەی 364 ڕۆژدا نیوەی فەوجی جاشەکان نیوەی مەفرەزە خاسەکان هەموو وەختێک لە شەڕابوونە لە کوردستانە ئیتر لە حاڵەتی چونکە ئەنفال با پێت شتێکەیە کە ڕوونی بکەینەوە
پرۆسەکە لە 23 دوا دەستی پێکرد بەڵام بڕیارەکان لە مانگی 3 ساڵی 1970 ساڵی پێش ئەوە بڕیارەکان دەستی پێکرد بوو ئەلی حەسەن مەجید کرا بە سەرۆکۆماری کوردستان گشتی هەموو بڕیارە کرایەژێ دەستێەوە بڕیاری 4008 دەرچوو بڕیاری 4008 ئەلانی جینۆسایدی خەڵکی کوردستان بوو زۆر باشە کاک عەلیمە ئەو بەشەی هەڵبەت بە درێژی باز دەکەن ئەگە بسمەوە لای کاک بەختیار وەک ئاماژەت پێدا بەشێکی زۆری یا بەڕستان تەنیا کەسێکی بنەماڵی خۆتان کەماونەوە ئەگە باسی ژیانی خۆت بکەیت دوایویت ئەوەندەی لەبیرت بێ ژیان بۆ تو چۆن بوو چۆن ژیان تیاپەڕ کرد بە تەنیا بێگومان لە دوای ئەنفال بۆ خۆی هەردووخێ زۆر سەخت بوو بۆ هەموو خەڵک بە تایبەت بۆ ئێمە کە سوکاری سەربەرزی شەیدانی جینۆساید لەبەرەوە هەموو کە سوکارەکەمان لەدەستدا هەموو ئەو سەرۆت و سامانەی کە هەمان بوو لەمە ڕووماڵات و نازانم مەکینەوچی ئەوانەی کە لە لادیەکانە بوو هەموویمان لەدەستدا ئەو خانوانەی کە هەمان بوو لە شارەکان پێشتر هەمان بوو لەبەر کاری سیاسی کە سوکارەکانمان بەجیانێشت بوو ئەوانەیان تەقاندەوە ئیتر بە تایبەت بۆ تاقانەکانی ئەنفال دۆخەکە هێندە سەختە ینی زمان گۆ ناکە لە گێڕانەوەی چیرۆکی پڕ لە نەهامەتی تاقانەکانی ئەنفال هەر بۆ بەرچاوڕوونیتان بەداخەوە ئامارێکی وردمان نییە لەسەر ئەنفال ئەو 1970 وەکو پێشبینی بڵاو کرایەوە لە ساڵی نەوەتەکان بەڵام ئێمە تاقانەکان خۆمان ئامارێکی وردمانەیە لەسەر ئەوەی کە لە هەشت قۆناغی ئەنفالە و لەسەر جەم ئەو شوێنانەی ئەنفالی تیاکرا 141 تاقانەی ئەنفال لە هەموو ئەو شوێنانەی کە ئەنفالی تیاکرا ئێستا هەیە 141 تاقانەی ئەنفال لەو 141 تاقانەی 93 لە گەرمیانایە ئەمە وەکو سامپڵ وەکو نمونەوەری بگرین ئەبینین کە چەند ئەنفال ماڵوێرانیەکەی بۆ گەرمیان بوو جینۆسایدەکەی کاولکاریەکەی خان و ڕوخانی لادیەکان کە کاول بوون ئەبینین کە پشتی گەورەی بەرگەرمیان کەوت پشتی شێرمان بەرکەوت بە شێوەیەکی گشتی هەموو کە سوکاری ئەنفال لە دوای کارەسات و مەرگەساتی ئەنفال ژیانیان تەواو گۆڕا بەڵام بۆ تاقانەکان زۆر سەختتر بوو یعنی تاقانە هەیە لە دوای ئەنفال تەمەنی بە شوانێتی بەڕێکرد بەس لە بەرەوی بژێت تاقانەمان هەبوو لە مەقەڕەکان لە دوای ڕاپەڕینەوە بووە پێشمەرگە بەس لە بەرەوەی بتوانێت بژێت و ئەو ماوە سەختەی ژیانی بەڕێکە ئیتر نە لە جەژنەیان نە ئەوەی کە پێشمەرگە دابەزیێ بۆ ماڵ بە مۆڵەت ئەو هیچ مۆڵەتێکی شوێنێکی نەبوو بۆی بڕوە من وەکو خۆم ڕەنگە لە چاو تاقانەکان تر وەز ئەم بڕێک باشتر بێ لە بەرەوەی توانم قۆناغەکانی خوێندن تەواوکەمەوە بەڵگەیە لەسەرەوە کە سوکارێکی باشم هەبوو بەڵام لایەنە دەرونیەکە ئەوە هەر ساڕێژ ناکرێت تۆ ینی لە حەفدە کەس خۆت بمێنی اینجا بزانی چارە نووسی کە سوکارەکەت بەو دەردە برابن اینجا و حاڵەتە دەرونیە تاکو ێسەش زۆر زاڵە بەسەرمە ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانم لەسەر ئەوەی کە هەڵسوکەوتکردنم تا ڕادەیەک لە ناو کۆمەڵگا ئەگەر کاتەکانم بۆ نمونە تەنیا بم زیاترە و مەعاناتە زاڵە بێتە سەرمە بۆیە زۆربەی کاتەکان هەوڵەدەم بە پەیوەندی کۆمەڵایەتی پڕی بکەمەوە 100% کاریگەریە بەسەرمە سەر من و سەر هەموو کە سوکاری ئەنکراوە یەک ناودین گۆشتا سەرێسقان کە ئێستا لە دوای پرۆسەی ئازادی و ڕەنگە بۆ خۆمان خاوەن ماڵ بین خاوەن مناڵ بین هەموو شتێکمان نەبێ بەڵام چێژ لە هیچ شتێکی وەرناگرین لەبەرەوەی هەروەکوتم کاتێک ئێمە ئەنفال لە لە بیرمانە سپاوە کە بە هیچ شێوەیەک لە بیرکردنەوەمان نابێتەوە مەرگەساتی ئێمە اینجا حکوومەت یاریێمی کوردستانیش بەداخەوە هەوڵی نەدا بەشێک لە برینەکانمان ساڕێژ بکە نەک هەوڵی نەدا بەشێک لە برینەکان ساڕێژکە قوڵتری کرد بە داڵدەدانی تۆمەتبارانی کەسی ئەنفال بەو هەموو نادادپەروەریە لە حکومڕانیە کردی بەو تەخشان و پەخشانەی لە بەرهەمی خوێنی شەیدەکانی ئێمە کردی بە درێژایی ئەم چەند ساڵەی حکومڕانیە بەداخەوە ئەمە بووە مای ئەوەی کە هێندەی تر دەرونی ئێمەی ئالۆز کرد لا سەنگتر کرد وایە کرد کە گۆشتا سەرێسقان هەست بە ناومێدی بکەین برینی بە سوێمان نەک ساڕێژ نەبوو بەڵکو ڕۆژانە ئەکولێتەوە چونکە بینین بەشێک لەو تۆمەتبارانەی کە تۆمەتبارن بە کەیسی ئەنفال لەلایەن بەرپرسانی ئەم وڵاتەوە داڵدایە درێن خانە نشی نەکرێن بە پلەی باڵا لەسەر وەزارەتی پێشمەرگە ئەبنە دەسەڕاستی بەرپرسانی ئەم وڵاتە و بانگێ شەکرێن فەرچی سووریان بۆ ڕاخرێت
لە ڕاستیە ئەمە وایە کردووە دۆخی ئێمە سەختتر کردووە جگە لەو ڕابردووە تاڵە جگە لەو جینۆسایدکردنی کەسوکارەکانمان هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ژیانی پڕ لە ناسۆریمان و ئەمەش یاتە سەر بۆ مای ئەوەی کە گۆشتا سەرسقان لە ڕووی دەرونیوە تاکێک بین ماندوو هیلاک دەرونێکی ئالۆز ڕابردووش یعنی بەڕاستی لەم بەرنامە ڕاستە و خۆی ڕەنگە من نەتوانم باس مەرگە سادەکانە بکەم لایەنی دەرونیم ڕێن نەدات چونکە من پێشتر چاوپێکەوتنم کردووە لە ماڵە 6 جار کامیرەکەی کوژاندووەتەوە لەبەر حاڵەتی دەرونی نەمتوانێت چیرۆگەکان باز بکەم بۆیە ئێسش لێرە ناتوانم بە ئازادی بچمە سەر ئەو ڕووداوانەی ئەو کارە ساتانەی ئەو مەرگە ساتانەی کە ئێمە پیا تێپەڕینەیان ئەو معاناتەی کە وەکو تاقانەکان هەمانە بۆ نمونە تاقانەکانی ئەنفال بۆ نمونە کچەکان ئەو ماڵەی بەخێوی کردبوو ئەبوو ئەو سەرپشک بێ لەوەی کە بەشووی بدا نەک بە ئارەزووی خۆی شوو بکایان هەڵبژاردەی خۆی بێ ئەمە نمونەیەک من وەکو خۆم لە قۆناغی خوێندنمە دەیان جار تووشە و حاڵەتە بوومە لە کۆبنەوەی دایکان و باوکان یان حاڵەتی تر بۆ نمونە ئەو تاقیکردنەوانەی ئەکەوتە سەر و بنیادی ئەنفالۆ کەمترین نمرەم لێ هێنا ئەمە بۆ خۆی هەر نمونەیەکە لەسەر لایەنی دەرونی ئێمە لەسەر ئەو حاڵەتە و زەحمەتەی کە ئێمە پیا تێپەڕی کاک بەختیار دێمە وڵات هەڵبەت دێنەوە کارتێکردین لەسەر هەبوو کاک عەلی هەڵبەت ئاڵلقەی دیکەش بەردەوام دەبێت دەزانم لەم 4 دقەی کەماوە 4 خولەکەی ماوە هەموو پرسیارەکان ناکرێت وڵام بدەینەوە ئەگەر لەو ماوە کورتەی کەماوە گەبڵێ ئاماژت پێکرد کە لە کوردەکانیش ئەو دەمی لە ئەنفالدا بەشدار بوون ئێوە کە پێشمەرگە بوون هەڵبەت بۆ خەبات دەکەن بۆ مافی کورد لەو کاتەدا چۆنە کەسانی دیکەش هەبوونە کە کورد بەڵام چوونە لەگوە خۆت باز دەکەی لەگەڵ حکوومەتی سەدامدا لە ئەنفالدا بەشداری کردو ینی هۆی سەرەکی چووە کە کوردێک بچێت لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێککەوێ و بەدەجی هێزی خەڵک یا پێشمەرگە بجوڵێتەوە ئەوە پەیوەندی بە جاشایەتیەوە هەیە لەو کاتەدا لە عێراقا لە دوای ساڵی 1970 حکوومەتی عێراقی هەوڵیدا چەند فوج ئێمە پێڵێن فوج ینی بەتالیۆن چەند بەتالیۆنێک 360 بەتالیۆنی جاشی دروست کرد و ئەو خەڵکە بێلایەن بکات چونکە بەپێی ئامارەکان لەو کاتەدا ئێران 39 ملیۆن کەس بووە عێراقیش سێشی ئەو بووە 12-13 ملیۆن کەس بووە لەو حالەتەشدا کوردستان نزیک 140 سوپای عێراق بە کوردستانەوە خەریک بوو واتە 160 سوپاکەی عێراق ئەیتوانی بەرامبەر بە شەڕ ئێران و عێراق بگرێت ئەمە من لە لێکۆڵینەوەیەکە ماوەیە پێش ئەمە لە کوردستانیە بڵاوکرایەوە بڵاوم کردەوە حکوومەتی عێراق بۆ ئەوەی خەڵکەکە بێلایەن بکات نەبنە پێشمەرگە چکە خەڵک ناچوو بۆ شەڕ ئێران و عێراق کاک بەختیار لەو کاتەیە تەمەنی لەوانەیە نەبوو بێت لەو کاتەیە کە ئەو فەوجانە دروست بوو بۆی نەچێبەوە ئەم فەوجانەی کردەوە فەوجەکان لەو کاتەیە خەڵکەکە وانێ بوو نەجاشیانە بوو جاشایەتی و پاشایەتی خەڵکە 15 ڕۆژە ماڵە بوو 15 ڕۆژ ئەچوو دەوامێ کرد مانگانە پارێکی باشیانەدا پێی ئیتر ئەمانە زۆربەی شێخەکان و ڕێز عەشیرەتەکان و ئاغاکان و ئەمانە بوون هەموو فۆجیان بۆ دەرچوو ئەمانەوەکو پیا و ماقوڵی ئەم میلەتە زۆر جاروا بووە باوکو کوڕ پێکەوە فۆجیان بۆ دەرچوو برا فۆجیان پێکەوە بۆ دەرچوو ئەوها ئەمانە 360 فۆج بوون ئەم فەوجانە وەکو پێشتر باسم کرد بە پێی بەرنامەیە کە حکوومەت بوانی دانابوو دوو خاڵ گرنگە یەک ئەوەیە ئەمانە دەبێت دایم نیوەیان لە واجبا بن خۆیان 15 ڕۆژ داوامانە کرد 300 یعنی ئەگەری 400,000 کەس بوو بێتن ئەمانە 250 بۆ 400,000 کەس بوون ئەمانە کولی لەو کاتەدا کە 10,000 پێشمەرگە هەبوواتە ئەوان چل بەقەدەر پێشمەرگە زۆر بوون لەو کاتەیە ئەمانە بەردەوام چارەکی ئەم 400,000 واتە 100,000 بەردەوام لە بەرامبەر بە خەڵکی لادەکان بەرامبەر بە پێشمەرگە لە شەڕابوونە لە ماوەی 364 ڕۆژ ئەمە قەرارێکی عەلی حەسەن مەجید بووە بۆیانی دەرکردووە یعنی ئەگەر ناوی کەسێک مستەشارێک لەو لیستەیان نەبێت ئەوە معنای ئەوەیە کەس سکاڵای لێ نەکردووە یان بەڵگەنامەیەک نەدۆزراوەتەوە کە ناوی تیابێت یان نۆتە شجاعەواتە مەدالیای ئازاتی وەرنەگرتووە دەساوەکی دیکە ئەبێت تایە بێت تەنها لە فەریکە تەنها لە ئەنفالی بادینانە 163 فۆج لەم فەوجە
بە 65,000 جاشەوە بەشداریان کردووە ئەمە لەبەرەوەی بەڵگەنامەیەک لەوێ ئاشکرا بوو نەفەوتاوە کۆتۆتە دەست خەڵکو و ئەم ئامارەمان هەیە بۆیە لە هەموو ئامارەکانی تر ئەنەن ئەوها بووە ئەمانە بە هەموو نەوعێ بەشداریان کردووە و ئەوەی ناوی هەبێ و ناویشی نەبوو بێت ئەگەر ئەنفال دادگای ئەنفال درێژەی بچێشایە ئەوانەی ناویشیان نەبوو خەڵک ئامادە بوو سکاڵیان لەکەەوە نایان بێتە ژوورەوە زۆر باشەمە لە کاتمان تەوا بوو بەشی یەکەم سپاسی هەردوو لاتان دەکەم کاک بەختیار کاردوتان لە بنەماڵی ئەنفال و هەروە چالاکن لە بواری مەسلەی ژێنۆسایددا ئاڵلقەی دیکە بۆ هەفتەیەکەی دابێت لەسەر ئەم پرسی ئەنفال درێژ پێ سپاسی هەردوو لاتان دەکەم باز بۆ دەرفەتە ماندوو نەبن دەستان خۆش بەسەر کەوتوو بن زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێزی ڕوانگە هاتینە کۆتایی ئاڵلقەی یەکەمی کارەساتی ئەنفال هەفتەی دابێت ئاڵلقەی دووەم درێژە پێدەین تاو کات بمێنن بە سلامەت